دەقیق سۆباسەکەین لە سەریچێک لە پێشەنگەکانی هونەرمەند محسین ئەحمەدزادەکە پێشەنگای دەرخیاڵی کردوێتەوە. دەرخیاڵ نای پێشەنگای ئەم هونەرمەندەیەوە بەرهەمەکانی تێدا نمایش کردووە کە لە مەهاباد لە ماڵی کللتوری 1330 لەوێ پێشەنگاکەی کردوێتەوە و وەک ئاماژەی پێکرێت کە خەڵکانێکی زۆر سەردانی پێشەنگاکەیان کردووە. محسین ئەحمەدزادە لەباری تابلۆکانیەوە دەڵێت کە یەکەم کەسە لە جیهان بە خودکار واتە بە قەڵەم نیگارکێشیەکات. پێشەنگای بەرهەمەکانی محسین پێشوازی گەرمی لێکراوە، زۆرینەی هونەرمەندان و چالاکوانانی مەهاباد سەردانی پێشەنگاکەیان کردووە. بەشێک لەو کەسایەتیانەی کە چوونەتە نوێ پێشەنگاکە ئاماژە بەواکەن کە پێشەنگاکەی پڕن لە خەیاڵ، پڕن لە ئەفسون و ئەفسانە کە لە نێو تابلۆکانی سازی کردووە، نزیکەی 18 کاری نمایش کردووە لە کارەکانیشدا دیارە هەرێکە بە شێوازی تایبەتی خۆی کاری لەسەر کردووە. زۆربەی هونەرمەندەکان بە داهێنانی گەورەی بواری هونەری و تابلۆ ئاماژیان پێکردو و لە قەڵەمیان ناوە و بەشێک لە کارەکانی پۆرتریتن، بەشێکی تری نیگارکێشین، بەشێکی تریشی تایبەتن بە هونەری بیناسازی کە لە جیاندا هەیە و بە شێوازی زۆر تایبەت و جیاواز کاری لەسەر کردووە. بەشێک لە تابلۆکانی هەندێک لە ئامێرە میوزیکەکانی تێدایە بەڵام بە شێوازی خەیاڵ دروستی کردوون و زۆر تایبەت و جوانن. دەنگانێکی باشی هەبوو لە نێو هونەرمەندانە ئەوڵە زیاتر لە 18 ساڵە لەم نێوەندەیە کارەکەم ئەمە یەکەم پێشەنگای تایبەتی خۆیەتی کە کردوێتەوە لە ڕابردووە لەگەڵ هونەرمەندانی تراکاری کردووە. هەنگاوی هونەرمەندان و کارکردنی ئەوان لەسەر بواری هونەری وێنەکێشان هەمیشە لە پێشکەوتنایەتا بتوانن بە شێوازی تایبەتی خۆیان ستایلی تایبەتی خۆیان بدۆزنەوە و کار بکەن لەسەرەوەی بە باشترین شێوە تابلۆکانیان نمایش بکەن. لەمبارەیەوە هاوکارانمان راپۆرتێکیان ئامادە کردووە پێکەوەی بین. محسین ئەحمەدزادە دانیشتووی شاری مەهاباد پێشانگایەکم داناوە کە لە 18 تا 22 مانگی گوڵانی 2722 کوردیدا بەڕێوەچوو. استقبال لەو پێشانگە پێشوازیکردن لێ یەکجار زۆر عالی بوو بە لوتفی ڕاگەاندنی دۆستان. مەجموعە کارەکانی کە لێرە دەیبینن هەمووی بە خودکاری کراوە بە ئامڕازی خودکار و ئێوە لێرە کارهایەک دەبینن کە بۆ یەکەم بار کەسێک لە دنیادا لە سەطحی جیهانیدا بە خودکار کاری نیگارگەری کردو. لە هەر باغێ گوڵێکی سوورم دیبێ بۆی چوون هەزار دڕک لە پێم چەقیبێ. بەڕاستی باخچەیەکی ڕازاوەیە لە دەست و نەخش و پەنجە ڕەنگینەکەی جەنابی ئاغای دکتۆر محسینی ئەحمەدی. پێی خۆشحاڵم و شانازی پێوە دەکەم کە گەنجێکی ئاوامان لێ هەڵکەوتووە کە یەکەم بەرهەمەکانی خۆی کە دیارە هێندێکی چەند ساڵ لەوەی پێشن بۆ عەرزەکردن و پێشانگا هێناوێتی و پێشکەشی کردو بە بینەرانی خۆشەویست و کەسانی کە دێن چاوی لێ دەکەن و کەڵکی لێوەردەگرن. و من بڕوام وایە کە لە داهاتوویەکی نێزیکدا ئەو گەنجە بە پێشکەشکردنی بەرهەمی کوردی یعنی کە ڕەنجی کوردی پێوە دیار بێ بێگومان کتێبخانەی نیگارکێشی کورد ڕازاوەتر دەکات. ڕەنگی ڕەش نیشاندەهەندەی و زیندانی کێساکانی لە دنیا ڕەنگی ڕەش نیشاندەهەندەی و زیندانی کێساکانی وانتیدا حەسن ئەو ڕەنگە ئاویێنی ئەو ڕکاتمۆنی و کارانم دیتووە یعنی ناتوانم بە زمانی بێنم ئەو شتێک کە لێرە دیتومە خارج لە تۆسیفی کەلەماتە ناتوانم هیچ کەلەمەیەکی بۆ بەکاربەرم کە بتوانم ئەو هەموو جوانی هونەرە بە زمان بێنم. ئەوەی کە ئینسان لە دنیای هونەر دەیبینێ شتێکی فۆقلادە جیاوازە، یعنی هونەر شتێکە کە کۆتایی پێ نایە. نمونونەکەی ئەو نمایشگای ئەو پێشانگای ئەو ڕبووکە من هاتم من زۆر جاران پێم وایە مەسەلەن فەرزەن دەتوانن نەقاشی ئینتیهایە بێ، عکاسی ئینتیهایە بێ، هونەر ئینتیهایە بێ. ئەمە ئەوڕۆ بە جوانی ئینسان لەو نمایشگای ڕاتوانێت بینێت کە
هنر انتهایی نییە دەتوانێت هەمیشە شێوەی جدید ڕەویشی جدید وبەت ئاسان فکریۆم نەدەکردەوە منکە هاتم واردی و پێشانگایە بووم ئاسان فکریۆم دەکردەوە کە نەفەرێک بتوانێت بە خودکار ئەو زەرافەتکاریە و ئەو تابلۆ جوانانە بخۆڵکێنێت.